دوای 22 ساڵ ئەندامان هەنگاو بەرەو کۆنگرەی دووەم دەنێن. هێدی کورسیەکان پڕ دەبن. لە کۆنگرەکەدا 172 ئەندام بەشدارن. 8 ئەندامی ئەنجومەنی باڵا و نەقیبی سەندیکا دیاری دەکرێت. لە سەرەتای کۆنگرەکەشدا بە ڕەشنووسەکەدا دەچنەوە. و دەبێ ئێمە بەیان بکەین بۆ کۆمەڵگای نێودەوڵەتی، بۆ هەموو وڵاتانی تر، ئێمەش هاوشێوەی ئەوان سیستەمی نوێبوونەوە و دیموکراتی پەیڕەو دەکەین. نەخابەی ژمێریاریان و وردبینانیش ئەمە ئەمڕۆ ئەو سیستەما واپڵێن ئەم پرۆسەیە ئەنجام دەدا. کۆمەڵێک گەنجی تر دێنە پێش، کۆمەڵێک خەڵکی تر دێنە پێش، سوودیان لێ دەبێنین. بەهۆی کێشە سیاسی و تەکنیکیەکانەوە هەوڵەکان بۆ یەکگرتنەوە لەگەڵ سەندیکای ژمێریارانی کوردستاندا شکستی هێنا. کۆمەڵێک دانویست کۆتایی بەهەبوونی دوو سەندیکای بێت و پێکەوە بەشداری کۆنگرەکە بکەن. هەر بۆیە سەندیکای ژمێریاران و وردبینانی کوردستان بەبێ بەشداری هەمان سەندیکا لە سلێمانی ناچار بوون بە تەنیا کۆنگرەکە بکەن. ڕاوێژکاری یاسایی سەندیکای ژمێریاران و وردبینانیش ئەو هەوڵانە بە هۆکاری دواکەوتنی کۆنگرەکە دەزانێت. ستافی سەندیکای ژمێریارانی و وردبینانی کوردستان سەردانی شاری سلێمانیان کردو و چەندین کۆبوونەوە ئەنجام درراوە. بەڵێ هۆکارە تەکنیکیەکان و شێوازی وەرگرتنی ئەندامەکان کۆسپێکی گەورەیە بۆ یەکگرتنەوەی دوو سەندیکا، بۆیە بە بەردەوام درێژەی پێخرا کە تاوەکو بتواندرێ بە شێوازێکی یاسایی ئەو کارە ئەنجام بدرێ، بەڵام بەداخەوە نەتواندرا، بۆیە ئێمەش ناچار ئەوڕۆکە کۆنگرە ئەنجام درا. دوای ئەنجامدانی کۆنگرە و هەڵبژاردن ئیدی بڕیار دەدرێت هەموو 4 ساڵ جارێک و لە کاتی خۆیدا کۆنگرە ئەنجام بدەن و چی دیکە دوانەکەوێت. دووەمین کۆنگرەی سەندیکای ژمێریاران و وردبینان لە کاتێکدایە کە حکوومەت هێرەمی کوردستان ماوەی 180 ڕۆژی دیاری کردبوو بۆ تەواوی سەندیکا و کۆمەڵە و یەکێتیەکان کە دەبێت لەو ماوەیەدا کۆنگرەی خۆیان ئەنجام بدەن، چونکە ماوەی یاساییان تەواو بۆ ئەکسپایر بوون. ئازەر فاروق، کوردستان 24 هەولێر.